دروستکردنی ئەم مۆزوعە لە وەرتیا کە دروست بووە ئەم دوو حزبەیە مەبەستی ئەوانەیە کە ئەمانە باڵەدەستن لە کوردستان کەسێک نییە باڵەدەستیان بێ و تورکیاش هەڕەشیان لێ ئەکات ئێوە ئەگەر نەبن بە پیاوی ئێمە ئێوە لە ئەوەی شەدەین ئەمجا کۆکو جاران نەماوە بچنە ئێران و بچنە تورکیا و حکوومەتی عێراق نەوێرە بچێت لە حدودەکانی بچێتە ئەو دیوە بۆیان ئەوەی مۆزوعەکە هیچ مۆزوعێکی کە لە ئارانیە پێشمەرگە بۆ چێ بۆ وەرتێ پێشمەرگەی پارتیۆکێتی ئیشی بە وەرتێ چییە چێت چی لێیە پەکەکەی لێ پەکەکان هیچ وەختێک زەرری بەمان نەگەیانەوە ناشیە زەرریان پێ بگە بۆچی چووە ئەگەر بۆ شەڕ نەچوون و شەریش بکەن زەرەرەکەن چونکە تورکیا پەکەکە نەمێنێ ئەمانی بە دوو شەق لایەنە بە یەکی یەک شەقیان تێڵاو لایەنە بە ئەو پێ بڵێم تورکیا دڵسۆزی ئەوان نییە دۆستی ئەوان نییە پشتیوانی ئەوانیش نییە ئێمە ئەم جارش دووبارەیەکەینەوە بانگەوازیمان هەیە بۆ هەموو حیزبەکانی باشووری کوردستان بە یەک دەنگ بە یەک ڕنگ ئەم بێ هەڵوێستیان بشکێنن بێنە سەرخەت بێدەنگی ئەوان واتایەکە بە دەوڵەتی تورک ئەمە و کە سوکاری شەهیدان داوا لە پارتی و یەکێتی و هەموو لایەنە سیاسیەکان دەکەین کە تەبا بن و یەکڕیز بن و یەکێتی بێت ئەم ناکۆچەی بینی پارتی و یەکێتی لە یاساکە ڕوئەدا غێری خزمەتکردن بە داگیرکران و دژمنانی گەلی کورد هیچ سوودێکی بۆ گەلی کورد و زیانی گەورەیشی بەدواوەیە لەو کاتێکی ئەوان کە ئەم وەزعە لە ئارادایە تەواوی دنیا گیرۆدەی نەخۆشێکی ڤایرۆسی کۆرۆنا ئەمان لێرە هەستاوە ناکۆچی و شەڕ و ململانێ ئەمانە لە زەرەر زیاتر بۆ گەلی کورد هیچ قازانجێک بە گەلی کورد ناگات هیچ خزمەتکردنێک نییە بە گەلی کورد ئێمە وەکو کە سوکاری شەیدان دەڵێن ئیتر بەسە ینی لە باتی ئەوەی کە ناکۆچی و شەڕ و دژایەتێکی بکەن بێنە یەکڕیز بن و بێنەوە سەر مێزی گفتوگۆ و یەکێتێکی نەتەوەی گەل کورد دروستکەن و لەوە باشترە کە ئێستا ململانێ و ناکۆچی لە بینیان دروست بێت ئەمەی کامان دەیکەن لە ئێستا ئەم ناکۆچانە دایمە داگیرکەرانی کوردستان ئیسفادەی لێ دەکەن گەل لە ئێستا پێویستە هەڵوێستێکیان هەبێ یەک دەنگ بن هەر هەمویان بێنە سەرجاد لە داوای لە سەرانی سیاسی کورد بکەن کە ئیتر بەسە شەڕی براکوژی رازی نەبن بەوە ئەمە پێویستە گەل لە ئێستا بێ دەنگ نەبێت و ینی هەمویان یەک دەنگ فشارێکی دروستکەن بۆ سەر سەرکردایەتی کورد کە بتوان نەتوان ئەم ململانە و ناکۆچانە دروست بکەنەوە